لەگەڵ باسکردن لە پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی ئەوەندەی چاودێری هەڵوێستی تاران و ئەنقەرە دەکرێت کەمتر چاوەکان و گوێیەکان ڕویان لە بەغدایە. ئەنقەرە ئەگەر لە ئاستی نێودەوڵەتیدا خاوەنی قورسایی بێت و شادەماری ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەوەوە با جیهان بەسترا بێتەوە، ئەوە تارانیش لە ئاستی هەرێمی و بەتایبەت لە عێراقدا کاریگەری زۆری هەیە و لە هەموو حاڵەتێکدا دەتوانێت لەمپەر بۆ هەرێمی کوردستان دروست بکات. لە ماوەی ڕابردوودا بەتایبەت لە دوای هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک و پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم، بەرپرسانی تورکیا لێدوانی هەڕەشە ئامێزیان ئاراستەی کورد و هەرێمی کوردستان دەکرد. ئێستاش با بڕوای هەندێک لە چاودێران تاران لە ڕێگەی حکوومەتی عێراق و سیاسیەکان و جوڵاندنی شەقامی شیعی عێراقەوە دژایەتی خواستەکانی کورد دەکات کە لێدوانەکانی دوو هەفتەی ڕابردووی بەرپرسان و کەسایەتی شیعەکانیش ئاماژەن بەو هەوڵانەی تاران. هەرچەندە سەرکردە سیاسیەکانی عێراق لە لێدوانەکان و کۆبوونەوەکانیاندا ڕێز لە خواستەکانی کورد دەگرن بۆ دروستکردنی دەوڵەت و بە مافی خۆیانی دەزانن، بەڵام بە بیانووی هەستیاری دۆخی عێراق و ناوچەکە دژایەتی هەر هەنگاوێکی لەو جۆرە دەکەن. لە ئێستادا سەرەتا عادل عەبدولمەهدی سەرکردەی باڵای شیعەکان لە وتارێکیدا لەسەر ڕیفراندۆم و سربەخۆی کوردستان ئاماژی بۆ کرد ئەنجامدانی ڕیفراندۆم کێشەکانی ناوچەکە دەتەقێنێتەوە و کاردانەوە و ململانێ بە دوای خۆیدا دەهێنێت. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیش کە ئەویش بە هەمان شێوە یەکێکە لە کەسایەتیە سیاسی شیعەکان ڕایگەیاند ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا لە بەرژەوەندی عێراق و هەرێمی کوردستاندا نییە و کێشەی زۆر دروست دەکات و ئاماژی بۆ ئەوەش کردووە زۆربەی سیاسیەکانی هەرێمی کوردستانیش لەگەڵ جێبەجێکردنی ئەنجامدانی ڕیفراندۆمدا نین. لە ئێستادا عەمار حەکیم سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی کە بنەماڵەکەی بە نزیکترین دۆستی کورددا دەنرێت لە نێو شیعەکاندا لێدوانەکانی ئەویش جیاواز نەبوو لە سیاسەکانی دیکەی عێراق و ڕایگەیاند ئەگەر دەوڵەتی کوردی ڕابگەێنرێت تەنها ئیسرائیل دانی پێدادەنێت. حەکیم وەک ئاماژەیەک بۆ هەڵوێستی حکوومەتی عێراقیش وتی لە ئێستادا عێراق ئامادە نیە هەنگاوێکی لەو جۆرە قبوڵ بکات و ئەگەر هەرێم بیەوێت با بێ ڕەزامەندی بەغدا ببێتە دەوڵەت ئەوە ڕوبەڕووی شەرعیەتی دانپێدانان دەبێتەوە. جگە لە ئاستی سیاسی مەرجەعێکی ئاینی شیعەکانیش لە بەیاننامەی ڕۆژی هەینیدا داوای لە بەرپرسانی هەرێمی کوردستان کرد لە ئەنجامدانی ڕیفراندۆمدا دان بە خۆیاندا بگرن. محەممەد تەقی ئەلمەدرەسی لە بەیاننامەکەدا بە بەرپرسانی کورد دەڵێت دۆخی نێودەوڵەتی و هەرێمی لەبار نییە بۆ بەدیهاتنی خەونەکانتان و داوای کرد جەخت لە ڕیشەکێشکردنی گەندەڵی بکەنەوە و لە خەمی ئیدارەیەکی باشدا بن و گفتوگۆی زیاتر لەگەڵ بەرپرسانی بەغدا بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان. با بڕوای هەندێک لە چاودێرانی دۆخی عێراق و ناوچەکە هەموو ئەو لێدوان و هەڕەشانەی لە نوخبەی شیعی عێراقەوە ئاراستەی ڕیفراندۆم و سربەخۆی هەرێم دەکرێت زیاتر لە پەیامی ئێران دەچن و هەڵوێستی تاران ئاشکرا دەکەن. پێشیان وایە ئێران لە هەر حاڵەتێکدا بێت درێغی ناکەن لە بەکارهێنانی هەر جۆرە هەنگاوێک کا لە توانایاندا بێت لە دژی هەرێم وەک داخستنی سنوورەکان و جوڵاندنی گروپە شیعەکان لە ناوچە کێشە لەسەر و سنووریەکان لە دژی هەرێم، هەروەها خۆستنەوەی ناکۆچی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان.